سوپرایزەکانی پەرلەمانتاران دەستی پێکرد. ئەمڕۆ یەکەم کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان ئەنجام درا و پەرلەمانتاران سوێندیان خوارد. ئەوەی زۆر باسی کراو بووە هەواڵی ڕۆژ بایکۆتی کۆبوونەوە و بەشداری ئەو پەرلەمانتارانە بوو کە بڕیار بوو بەشداری نەکەن بە حساب بایکۆتیان کردهبوو. ئەمەی دەیبێنن ساتی هاتن و سوێند خواردنی هێرۆعەتاری پەرلەمانتاری کۆمەڵی دادگەریە کە سوپرایزە گەورەکەی ئەمڕۆی یەکەم دانیشتنی پەرلەمانی کوردستان بوو، چونکە کۆمەڵی دادگەری پێشتر بڕیاریدا بوو کە بایکۆتی دانیشتەکانی پەرلەمان دەکەن، بەڵام هێرۆ سوپرایزی کردو بە جلوبەرگێکی کوردی پۆشتا خۆی کردبەنەیە و پەرلەماندا. ئەم هەواڵە وەکو بوومەلەرزەیەکی دیکە بوو بۆ کۆمەڵی دادگەری دوای شکستی هەڵبژاردن، بۆیە زۆری پێنەچوو. کۆمەڵی دادگەری ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند. هێرۆ عەتارمان لە ڕیزەکانی کۆمەڵی دادگەری دەرکرد، چونکە ئێمە بایکۆتمان کردووە و هێرۆ عەتار پابەندی بڕیارەکەمان نەبووە و بەشداری کردووە. ئەمە یەکەم سوپرایزی ئەم خوڵی پەرلەمان بوو. شارەزایانیش باز لەوە دەکەن ئەم خوڵی پەرلەمان پڕ دەبێت لەم سیناریۆیانە و ڕۆژ دوای ڕۆژ پەرلەمانتاران لە ڕیزەکانی حیزبە ئۆپۆزیسیۆنەکان شۆڕ دەبنەوە و دەچنە ناو حیزبەکانی دەسەڵات یان پابەندی بڕیاری حیزبەکانیان نابن، بۆیە لە ڕیزەکانیان دەردەچن و سربەخۆ کاری خۆیان دەکەن.